بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم بەشەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕیفراندۆم و سربەخۆیی دەکەن لە نێوان واقعیەتی مێژوو پەرچەکرداردا. دەپرسین ئایا کورد لە مێژووی خۆیدا قوربانیکی زۆری داوە تا چەند ئەم قوربانیانە کاریگەریان بۆ وەکو ئەزمونێکی کەڵەکەبوو بۆ ئێستا تاوەکو بگا بە سربەخۆیی یاخود لە ڕێگەی ڕیفراندۆمەوە بە شێوەیەکی یاسایی گشتپرسی بکات. ئایا سربەخۆیی بۆ کوردستان لە قۆناغێکی وەکو ئێستادا ضرورە و هەروەها وڵاتانی دراوسێ و لە ڕووی نێودەوڵەتیوە تا چەند پشگیری دەکرێت؟ ئایا ئیجماعێکی ناوخۆیی لە هەرێمی کوردستاندا هەیە تاوەکو لە گشتپرسیدا ڕیفراندۆم بکرێت یاخود بە دیوێکی تردا ڕیفراندۆم ضرورە لە ناو کووردا بکرێت کە ئیجماعێک هەیە لە ناو خۆدا بۆ ئەوەی کە کورد بگاتە دەوڵەت و سربەخۆیی؟ ئایا ئەو ئەزمونانەی کە وڵاتانی وەکو ئەمریکا لەگەڵ کووردا هەیەە بە تایبەتی ساڵی 1975 کە نسکۆ بە شۆڕشی کوردی ئەمریکا هێزێکی کاریگەرە لە لەباربردننی ئەو ئەزمونە و شکست بە شۆڕشی کوردی دێنێ لە دوای ئەم هەموو گۆڕانکاریانەوە هەروەها ناوچەکە نەخشەکەی گۆڕانی بەسەرداهاتووە ئەمریکا چ پشگیریەک بۆ کوردەکە وەکو زلهێزێکی جیهانی؟ ئایا ئەوەی کە ئێستا سەرکردە سیاسیەکانی کورد بانگەشەی بۆ دەکەن ضرورەتی مێژووی ئەم قۆناغەیە یاخود پێویستە دوا بخرێت بۆ قۆناغێکی دیکە تاوەکو کورد بتوانێت هەلو مەرجە ناوخۆیەکانی خۆی مسۆگەر بکات؟ ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر گۆران ئیبراهیم توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد، مامۆستا دلاوەر عوسمان مامۆستای زانکۆ و توێژەر لە سیستمە سیاسیەکان بەخێربێن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو. مامۆستا گۆران بەپێی ئەوەی کە لە ئەزمونەکانی مێژوودایە کورد قوربانیکی زۆری داوە لە شۆڕش و ڕاپەڕین و بەرخۆدان و ئەوەی کە تاوەکو ئێستا پێشکەشی بە مێژووی کردووە لە مێژووی دایان و سەدان ساڵەی خۆیان تەنها لە پێناوی شتێکا بووە کە پیوتراوە چارەنووسی خۆی وەگەیشتن بە مافی ڕەوای خۆی. ئەم ئەزمونانە چی بۆ کورد هێناوەتە کایەوە تاوەکو ئەمڕۆ بتوانێت کەڵەکەبووی ئەو ئەزمونانە هەمووی بۆ خۆی تەوزیف بکات و بەکاری بێنێ بگا بە دۆزە ڕەواکەی خۆی؟ بەڵێ، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش. طبعا مەسلەی ئەزمموی ئێمە بە شێوەیەکی زۆر سەرەکی لە قەرنی 19 و 20 زنجیرەیە شۆڕش و ڕاپەڕینمان هەیە و زنجیرەیە هەوڵی دامەزراندنی دەوڵەت و کیانی سربەخۆمان هەیە، بەڵام بەداخەوە هەمووی لە ماوەی کورت و کەمدا لە ناوچوون. بەڵام ئەگەر ئێمە بینە سەر مەسلەی ئەزمموی دەوڵەتداری، ئەزمموی ئێمە هیچ ئەزمموونێکی دەوڵەتداریمان لەو دوو سەدەی پێشووترا نییە و ئەزمموونێکی دەوڵەتداری وامان نییە لە پێشووترا کە ئێمە ئەمڕۆ بتوانین سوودی لێ ببینین، چونکێکم لە زۆربەی زۆری ئەو هەوڵانەی کە دراوە بۆ دامەزراندنی دەوڵەت و کیانێکی سربەخۆ لە هەر هەمویان شکستمان خواردووە. دوای ئەوە لەگەڵ ئەوەی لەسەر ئاستی نێوخۆی شکستمان خواردووە، لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش دژایەتی گەورە کراوە و زۆرینەی کاتیش زلهێزەکان بوونەتە پاڵپشتی وڵاتانی هەرێمی بۆ لە ناوبردننی ئەو ئەزمونانە و خۆشمان نەمانتوانی وە سوود لە کۆمەڵێ هەل و دەرفەت وەرگرین کە لە کاتی و گونجاوی خۆیان بتوانین بە ئاڕاستی دۆزی خۆمان بەکاری بێنین. بە نمونە یەهودیەکان توانیان سوود لە قەراری بەلفۆر وەرگرن کە قەراری وەزیرێکی خارجی بەریتانیا بوو، بەڵام کورد نەیتوانی سوود لە پەیماننامەی سیڤەر وەرگێت کە ئەو بابڵین پەیماننامەیەکی نێودەوڵەتی بوو لە مادەکانی 62 63 و 64 هەمووان دەزانین کە دان بە دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆی کوردیانراوە. جا لێرا سەیرەکەی کۆمەڵێک فاکتەری چی نێوخۆی چی هەرێمی چی نێودەوڵەتی وای کردووە کە کورد سەرکەوتوو نەبێت لەو دوو سەدەیە لە ئەزمموی دامەزراندنی دەوڵەتە. بەڵێ، بەڵام کورد قوربانیەکی زۆری داوە. ئەم ئەزمموی قوربانیەکانی یعنی بێ ئەژمارە دەیان و سەدان یعنی هزار کەسی کردووە بە قوربانی لە پێناوی ئەوە بگا بەم دۆزە. ئایا زانین و نرخ و بەهای ئەم قوربانیانە بۆ ئێستا یعنی ئەکرێتە ئەبێتە مای ئەوەی کە کورد بتوانێت بیکاتە زەخیرەیەکی گرنگ و وەکو کارتێکی بەهێز بەوە گەیشتنی بە دۆزە ڕەواکەی بەکاری بێنێت؟ بەفعلی تۆ ئێستا بۆ نمونە ئەبینیت یەهودیەکان لە جەنگی دووەمی جیهانیە کارەساتی هۆڵۆکۆستیان هەیە، توانیان لەسەر ئەساسی کارەساتی هۆڵۆکۆست دەوڵەت بۆ خۆیان دامەزرێنن وە کردیانە کارتێکی فشاری گەورەی نێودەوڵەتی بۆ ئەوەی بتوانن ئەوان ئەمڕۆ بە دەوڵەتێکی ئاوها بەهێز بگەن لەسەر ئاستی ناوچەکە. بەڵام یعنی ئێمە ئەبێ کۆی هەموو ئەوانە کۆکەینەوە، بەڵێ ئەبێتە کارتێکی فشار، بەڵام ئەویان هەوڵێکی گەورەی ئەوێ و یەکگرتوویەکی ئەوی گەورەی ئەوێ لەسەر ئاستی نێوخۆی و ئەبێ بکرێتە کارتێک کە تۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی بەکاری بێنی و بیگەێنیتە ئاستێک کە شەرعیەتی نێودەوڵەتی و دانپێدانانی نێودەوڵەتی وەرگێت. بەڵێ،
مامۆستا دلاوەر ئەو قوربانی ڕەمزیانەی کە کورتەتی و ئەو هێزە معنەوێت گەورەی لە ڕابردووە هەیبووە چۆن هاوسەنگی ئەمە ئەکرێ لە ڕووی یاسایەوە لەگەڵ یاسا تاوەکو یاسایە کە بێ پشگیری ئێمە بکات وەکو هەموو دەوڵەتانی دنیا و هەموو وڵاتە پێشکەوتەکان کە هەیانە میعنی لەوانەیە بەقەدەر پارێزگایەکی کوردستان نفوزی هەبێت سەر و ملیۆنێک بێ لە وڵاتانی عەرەبی و زۆر وڵاتی تیژ ئەم نمونانایە تاوەکو کورد بتوانێت بە مافی ڕەوای خۆی بگات. بەتاکید خود یەکێک لەو کێشە گەورانەی ئێستا ڕوبەڕووی نەتەوەی کورد دەبێتەوە بە تایبەت ئێستا ئێمە کورد لە باشوور کە باسیەکەین ئەوەیە ئێمە ینی کە ئەڵێن ئێمە وەکو نەتەوەی کورد جارێ پێش هەموو شتێک ینی پێناسەی خۆمان نەکردو بە شێوەیەکی دەقیق و ورد و دلیلیشمان بۆ ئەوەیە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە هەمیشە هەوڵەدەین کە کۆنگرەیەکی نەتەوەی کورد لەسەر ئاستی هەموو پارچەکان بەسرە بۆی ناسنامەیەکی گشتگیر بین بە خۆمان پاشتر پێناسەی خۆمان بکەین بزانین چیمان ئەبێت ینی بەڕاستیم دەولەی کە لە خەیاڵمانەیە چ جۆرە دەوڵەتێکە دوو هەبینیان کە باز لە یاسا ئەەکەین یاسا فرە ڕەهەندە یاسامان هەیە نێودەوڵەتیە یاسامان هەیە مەحەلیە اینجا ئەویش خۆمەڵێک با بڵێن بۆ بوونی دۆز و کیانی سیاسی ئەویش قۆناغبەندی هەیە بەتاکید هەر یەکێک ینی هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە بە جۆرێک لە جۆرەکان چۆن هەنگاوی ناوە بەرەو سەر بەخۆی اینجا ئەماگەر باز لە وڵاتانە بکەین کە لە پاش با بڵێن جەنگی جیهانی یەکەم کە با بڵێن ئەو ڕەوتە تازەی دروستبوونی دەوڵەتی نوێ بەم فۆرمە نوێیە واتوانین قۆناغێکی دیریش دیاری بکەین لە پاش ڕوخانی بلۆکی شەرقی کە سەروسی وڵات لە هاتنی ئەم نظامە تازەی دەولیە توانیان کۆمەڵک ینی دەوڵەتی تریش بتوان بە ڕێگەی جیاواز سەر بەخۆی خۆیان بەدەست بێنن جاکە ئەڵین ئەمە هەندێکی هەیە لە ڕێی با بڵین یاسا نێودەوڵەتیەکانەوە بەدەستێنێ و نمونەمان هەیە لەسەری هەندێکی نە دەستوری وڵاتان خۆی لە ناوخۆدا دەق هەیە بنەمای دەستوری هەیە کە ڕێگە بەوە ئەداکە چ شێوازێک لە شێوازەکانی حکومداری دەسەڵات واتە مرکزی بێت ئیتیحادی بێت تا چ ڕادێک ئیتیحادەکە تەنافوسیە تەعاونیە إلى آخره ئەمانە هەمووی با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی ئەبێت لەسەر ڕەوتی ئەو با بڵێن گروپە نەتەوایەتیانە ئەگەر ئێمە ژۆک و کورد حسابکرین چۆن هەنگاو دەنین بەرەو سەر ئەوەی لە دوای جەنگی دووەمی جیهانی تۆ باسیەکەی و هەروەها لە دوای جەنگی یەکەمی جیهانیش یعنی تارمایی ئەو یاسایانە کە هەبوو ئەو وڵاتانە دروست بوون و کۆمەڵە پێودانگی سەرەکی بوون بۆ سربەخۆی و ڕزگار بوون لە چنگی بێگانە یاخود بوونی قەراری سربەخۆی خۆیان کامیان ینی لە کوردەوە نزیکەوە کورد ئەتوانێت لەگەڵ کامیانە زیاتر مامەڵە بکە ئەگەر بێوێت بگا بەسەر بەخۆی خۆی ئێمە با زۆر دوور نەڕۆین نمونەی وڵاتانی عەرەبی ناوچەکە سیر بکەین ینی لە دوای با بڵێن 1970ەکانەوە 1940 وەکو جەنگی جیهانی و پاشتریش ئەوی دەرهاویشتەکەی ئەوە بوو کە ڕەوتێک دروست بوو کە لە حیجازەوە سەری هەڵدا و ئەم ڕەوتە ئەتوانین تەشبیهیکەین بەو وەزعی کە ئێستا کوردی تایە ینی شەریف حوسێن لە حیجازەوە داوای یەک وڵاتی سربەخۆی موحەدی ئەکرد بۆ هەموو عەرەبەکان بۆ هەموو نیشتیمانی عەرەب و لەسەر ئەو ئەساسە شۆڕشەکەی هەڵگیرسان و لەسەر ئەو ئەساسەش ینی بەڕاستی خەباتی کرد و دەرەنجامەکەشەوە بوو کۆمەڵێک با بڵێن پێگەی سیاسی دەستکەوت بۆ نمونە مەلیک فەیسەڵی خۆمان لە عێراق کە باسیەکەین پێش ئەوی لە عێراق بێتە مەلیک بۆ ساڵێک لە سووریا مەلیک بوو و هەوڵی دروستبوونی دەوڵەتێکی عەرەبیدا لەوێ و مفاوەزاتی کرد لەگەڵ لایەنی با بڵێن بەریتانی کە وڵاتێکی موحەد دروستکە بەڵام دەرەنجامەکەی چی بوو کۆمەڵە دووەیلاتی جیاواز دروست بوو کۆمەڵێک دەوڵەتی عەرەبی کە بچووک هەمووی جیاواز و تا ئەم لەحزەی ئێمەتیاین هێشتا نەگەیشتونەتە ئەوەی کە ئەوەی بانگەشیان بۆ کرد دەولە عەرەبیە واحیدە دادڕسا لە عەرەبیە واحیدە دادڕسا لە خالیدە ئێمەش ئەگەر تەشبیهیکەین وەکو کورد ئێستا ئێمە وەکو ئاسی نەتەوەی باز لە دروستبوونی دەوڵەتێکەکەین کە هەمومان کۆکاتەوە و زۆربەی کات باز لە یەکگرتنی پارچەی کوردستانەکەی بەڵێ یعنی تۆ بە شێوە گلۆباڵیەکەی بازە دەوڵەتکەی بۆ هەر چوار پارچەکە یاخود ئەوەی کە شتێکی لۆکاڵیە ئێمە ئەمانەوێ ئێسا یەینە سەر ئەمەش یانی ئێماگەر لە باشوور قسەی بکەین وەکو خۆمان ئێستا با بڵێن حاڵەتەکە باز لە دێمە سەر و پرسیارە باش شوێنای مامۆستا گۆران هەندێک پرسیار هەیە هەندێک هینەیە کەرەستە هەیە پێویستە باس کرێ بەرلەوە مامۆستا گۆران ئەو کەرەستانی کە پێویستەوەی لە مێژووە کە بینیومانە ئەزمموی ئەو وڵاتانە پێی گەیشتون و کەرەستەکان بە شێوەی قۆناغبەندی بە دوایەکە کامانن کە پێویستە ئێمە پێی بگەین بەسەر بەخۆی و دیارەگەر باسی شیکەین بێگومان ئەگەر قرار بێ دەوڵەتێکمان هەبێ بە شێوەیەکی ئەمری واقعی و مەوزوعیت قسەی لەسەر بکرێ دیارێمە کەرەستەکانمان حازرە و کەرەستانە کامانن بێگومان کەرەستەکان ئامادەیە بەڵام ئەبێت تەوسیف بکرێ و ڕێک بخرێ
کەرەستەکان پێش هەموو شتێک گەلە نەتەوەیە گەل نەتەوە لە پێش هەموو کەرەستەوەیەکەوێت کە تۆ ئەبێ بەدەستەوە بێ بۆ ئەوەی دەوڵەتی بۆ دروستکەی طبعاً تۆ دەوڵەت بۆ کێ دروستەکەی بۆ گەل و نەتەوەی دروستەکەی نەک بۆ نخبەیەکی سیاسی دیاریکراویان نخبەیەکی ئاینی دیاریکراویە پارتێکی دیاریکراو دوای ئەوە تۆ بێ زەویەکت هەبێ یەکێکی ترە لە کەرەستەکانی دروستبوونی دەوڵەت ئەم دەوڵەتەی بۆ ئەم گەل و نەتەوەیە لەسەر بنیاد بنی بەڵام ئێمە ئەوەمان لە بیر نەچێت ئەو زەویەش کە تۆ ئەو دەوڵەتەی لەسەر بنیاد تەنیەی مەرجی خۆی هەیە بە نمونە ئەگەر زەویەکی داخراو بێ جیاوازترە وەک لەوەی زەویەکی کراوە بێ تۆ ئەگەر بۆ نمونە بە ڕووی دەریایە لە ڕووی دەریایەوە کراوە بیت ئەو کاتە لە ڕووی ئاسمانیشەوە کراوە ئەبیت بەس هەڵکەوتەی جۆپۆلۆتیکیە کاریگەریەیە بەڵێ لە ڕووی دەریایی و ئاسمانیشەوە بەڵێ ئەو کات بە بڵین تۆ دەستکراوەتر ئەبیت لەوەی کە دەوڵەت ڕاگەیەنیت بە تایبەتی بۆ کورد کە ئەو وڵاتانەی دەوری نیشتیمانەکەیان دەوەموو لە جۆری نێارەکانیان بە فعلی ئێمە یەک لە کێشە گەورەکانمان ئەوەیە کە ئەگەر دەوڵەت ڕاگەیەنین دەوڵەتێکی داخراو دەرەچێت ئێمە ئەگەر دەوڵەتێکی کراوە بووینایە و سنوورێکی کەمیشمان لەسەر دەریا هەبوایە ئەو کاتە ئەمانتوانی هەر لە 1990 دەوڵەتی خۆمان ڕاگەیەنین وڵاتانی کەنداو چەندین دەوڵەتیان هەیە لە سلێمانیش بچووکترە ڕووبەرەکەی بەڵام چونکێکم با بڵێن ڕووبەری ئاوی بەڕوویە کراوەیە ئەمڕۆ ئەتوانی نەوت و غازی خۆی ڕاستەوخۆ بە وڵاتانی جیهان بفرۆشی و هیچ کێشێکی بۆ دروست نەبێت لە دوای ئەوە یەکێکی تر لە کەرەستەکان مەسەلەی سوڵتەی سیاسیە سوڵتەی سیاسی گرنگە سوڵتەی سیاسی بۆ نمونە ئەو دەوڵەتی کە تۆ دایەمەزرێنی بۆ گەلێ یاخود نەتەوەیەک لەسەر پارچەیەک زەوی سوڵتەیەکی سیاسی حاکم ئەبێ بەڕێوەی بەرێ بەڵام گرنگ لێرە سوڵتەی سیاسیش پەیوەستە بە دەوڵەتەوە یاخود دەبێت زمینەکەی بەر لە دروستبوونی دەوڵەت هەبێت بێگومانە بێ زمینەی بۆ ڕەخسا بێت بەڵام ئەو سوڵتە مەرج نییە تۆ هەر بڵێ من سوڵتەی سیاسیم هەیە نخبەیەکی سیاسیم هەیە ئیلا ئەتوانم لەمە دەوڵەت بۆ گەل و نەتەوەیەک لەسەر ئەو جغرافیایە دروستکەم ئەو سوڵتە سیاسیەیش دواتر ئەبێ پابند بێ بە کۆمەڵێ بنەما و پرنسیبی باڵا و یاسا و دەستورەوە بۆ ئەوەی حکمی ئەو گەلەی پێ بکات مامۆستا لە دوای ئەوانە لە دوای ئەم سێ کەرەستە گرنگە کە ئەبنە هۆی بنەمای دروستبوونی دەوڵەت یەک لەو شتانەی تر کە زۆر گرنگە دان پێدانانی نێودەوڵەتیە دان پێدانی نێودەوڵەتی مامۆستا بەڵام شتێک زۆر گرنگە کە تۆ باسی کرد باسی سیستەمی سیاسی کرد بێگومان ئەم ئەزمونەی تۆ باسیەکەی ئەمانە لە مێژووە بۆ ئەم ئەزمونانە ئێوە بە پێی خوێندنەوەی ئەو دەق و ئەو دیکۆمنتانەی کە ماونەتەوە ئەو یاسا و ڕێسا و دیسپلینانەی کە دەوڵەتی لەسەر دروستە بەڵام ئایا سیستەمی سیاسی پێدوانیە جەوهر و ناوەڕۆکەی بوونی ئیرادە و ئیجماعێکی و کۆدەنگێکی ناوخۆیە بەفعلی ئەو کۆدەنگۆ هەر سیستمێکی سیاسی هەر کۆدەنگێکی لە پشتەوە نەبێ و سیستمە سیاسی سیستمێکی سیاسی سەرکەوتوو نابێت دوای ئەوە ئەمڕۆ تۆ لە قۆناغێکایی نابێت تۆ خۆت بشو بهێنی لە دەسەڵاتی سیاسی و سیستمی سیاسە بڵێ لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە ئێران بەو شێوەیە دروست بوو یان بۆ نمونە تورکیا بەو شێوە بوو ئێمەش ئەتوانین لەسەر ئەو بنەمایە بەو شێوەیە دەوڵەت دامەزرێنین ئەمڕۆ تۆ لە قۆناغی پۆست مۆدێرنایی ئایا دەوڵەت لە پۆست مۆدێرنا ئەبێ چ شکڵێک وەربگرێ چ باشترین سیستمی سیاسی چییە یا من لەگەڵ ئەوانیم کە زۆر جار سیاسەکانمان ئاڵێن وڵاتانی ڕۆژ ئاوا بە چەند سەدەیە گەیشتونەتە ئەم قۆناغە نەخێر ئێمە ئەتوانین بە تێڕوانین لە سیستمی سیاسی و فکری و کللتوری و ئەزمموی ئیداری ئەوان ڕێگا سیاسەکان بۆ خۆمان کورتکەینەوە و باشترین سیستمی سیاسی بەڵام هەل ئەوەشی لە مێژوایە هەلو مەرجە مەوزوعەکان هەمیشە زیاتر بۆ کورد نەڕەخساوە ئامادە نەبووە بەڵام زۆرجە خۆی لە دەستی داوە بەڵێ بەفعلی هەم با بڵین بەو دیواکە خۆی لە دەستیاوە بە دیوێکی تریشا دژایەتیکردنی وڵاتانی هەرێمی و نەودەوڵەتی ئەوش کاریگەری تایبەتی خۆی لەسەری بەڵێ مامۆستا ویستی لێوە باسی باشوورکە یعنی ئێستا کە باسی دەوڵەت و سربەخۆیی ئەکرێ یعنی تۆ ئەتەوێ بڵێ ئەگە سربەخۆیی هەبێ یەخۆ ڕیفراندۆم بکرێت لە پارچەیەەکە بە شێوەیە لە شێوەکان پەرتکردن و لەنگیە ئەمە یاخود زۆر حاڵەتێکی تەبیعیە بۆ عەرەب ئەو هەموونەتەوەی عەرەبەی و هەرێکی بۆ خۆی دەوڵەتێکی لە شوێنی خۆی ئەگەر لە پارچەیەک شازوو بگا بەسەر بەخۆی خۆی ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە خۆی ئەگەر ڕێمان سەر ئەوەی کە ئەڵێم هێشتا تێگەیشتنێکی گشتگیرمان نییە بۆەوەی کە ئێمە وەکو کوردنجا کە باسێکەین اختصارێکم لە سەرکردایەتی سیاسی کوردیسا بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر جار باسمان کردوواڵێن کە دەوڵەتی کوردی ئەم دەولێ شکلی چۆن ئەبێ ینی ئەبێ پرسیار بکەین شکلی چۆنە
یانێتەوێ بڵێ پێشتر بێت تعریفەکەی دیار بێت بەتاکیید خۆتۆ دەوڵەت دروستکردن پێش ئەوەی کە ئەو ئەرکانانەی کاکتۆر باسی کرد ئەرکانی فەلسەفی هەیە ینی بڕادێکی فەلسەفی هەیە ئەمە فەلسەفەی دەوڵەت چۆن داڕێژینەوە یعنی چیمان پێویستە بێ پرسیارە جەوهەریەکە بکەین ئەگەر نمونەی ئیسرائیل وەربگرین 1948 ینی لە خۆڕان نەهات فەلسەفەیەک هەبوو کە مدعام بوو بە ئایدیایەکی یەهودی توانیان مؤسساتێکی ئاوا دروستکەن بە بێەوەی دەستورێکی مەکتوبیانە بێ وەکو خۆمان باسیەکەین ئێمە ئێستا هێشتا ئەو بوعدە فەلسەفیە لە لای سەرکردایەتی سیاسی کورد دروست نەبووە ینی پەرتەوازی یەکمان هەیە لەسەر کاغەزە تا کۆدەنگیەک نەبێت لەسەر ئەوەی تۆ بەس ینی پرسیارە سادەکە چیت ئەوێت ناتوانی وەڵامی پرسیارە گەورەکان بیتەوە لە پاشتر تا چۆن ئەژیت ئێستا ئێمە باسی ئەوەکەین ئێمە چۆن ڕیفراندۆمەکەین طبعا باسێکین بە تەفسیلی بەس پێش ڕیفراندۆم ئێمە چیمانەوێ جا بۆیە باسی دەوڵەتەکەکەم ئایا ئەم دەوڵەتە شکلی چۆن ئەبێ چۆن تەوزیع ئەبێ علاقاتی چۆن ئەبێ پەیوەندیەکانی لەگەڵ دەرودراوسێ ینی دەرودراوسێ ناڵێن بەڵام پێ دوانێ قسەکردن لەو قۆناغە زووە بەڵام کورد هێندە ماندووە لە ناو مێژووی خۆیان هێندە چەساوەتەوە هێندە قوربانی داوە پێ دوانێ مامەسا ینی جارێ ئێوێ لە مەرحەلەیەکا بگا بە شتێک کە ئیجماعێکی تیا بێ لە ناوخوا بوون نە ڕیفراندۆم یعنی ڕیفراندۆم بکرێت و خەڵکە بڵێن بەڵێ سەر بەخۆیمانێ و جیابوونەوەمانێ بۆ مەرحەلەی دواتر ئەمەی جەناب و باسیەکەی باس بکرێت ئێمە لەگەڵ یان بەڵام ئێستاش کۆی هێزە سیاسەکان گەر دیقەتی خطابیان بی خطابی سیاسیان لەو ڕاگەیەنراوانی کەیڵێن هێشتا ئیجماعێک نییە لەسەرەوەی ڕیفراندۆمەکە چۆنە ینی لێرە کۆبوونەوەکان بە جۆرێکە لە بەغا وەفتەکە بە جۆرێکە لێکدانەوەی سەرکردە سیاسەکان بە جۆری جیاواز ئەمە واد لەیەکە کە بڵێ کۆدەنگیەک نییە لەسەر ئەسڵی مەوزوعەکە چونکە هەندێک بەرپرس گوێت لێ ئەبێ لەم لاوەلا ئەڵێ شێوازێکە لە ینی من گوێم لێ بۆ لە بەرپرسی حکومی ئەڵێ ئەمە بەدەردیاڵێ ئلزامی نابێت واتە جۆرێک لە ڕفراندۆمەکەن کە ئیستیشاری ئەگەر ئەم قسانەی تۆ بەمەوە بۆ ناو مێژوو معلومی مامەساشەوەکو و سپۆڕی بواری مێژوو هەمیشە کە باسی هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردی و سربەخۆی کرا و هۆکاری ناوخۆیی نەبوونی یەکدەنگی و کۆدەنگی نێوان جاران ئەوەی ڕابردوو بە مستەلەحە کلاسیکیەکە میری میرنشینەکان و ئەو شۆڕش و بزوتنەوەی لە پارچە جیاوازەکانە ڕویاوە و هەروەها تەنانەت ساڵبوونی عقلێتی لۆکاڵی و ناوچەیی ئەمانە یەکی نەگرتووە هۆکارێک بوون یعنی تۆ تەوێ بڵێ هەمان تایپ و مۆدلی ڕابردوو لە ئێستا ئەزموو نەکرێتەوە تقریبا نەتوانین بڵێن هەمان ئەزمون دووبارە ئەبێتەوە بەڵام بە شێوازێکی نوێتر یعنی بە شکڵێکی نوێتر چونکە ئێمە گەرم ئەزمە یەک نمونەی بچووک لەسەر ئەوادەین ئێمە باس بە درێژایی 26 ساڵ ینی لە هەرێمی کوردستان باز لە پێکەوە ژیانەکەین و فۆرمی پێکەوە ژیان و ئیتر ئەبێ هەنگاوەکان وا بنین بەڵام بینیمان لە یەکێک لەو هەنگاوانی هەڵکردنی ئاڵای کوردستان ئەبینین گرژیەکی دروست کرد ئەم گرژیە جوزئێکی لە سلوکیاتی سەرکردایەتی سیاسی کورد کە لە با بڵێن وەکو نموزەج کەرکوو وەرەگرین ئەم سلوکە دایم دژبەیەک بوون زیاترەکە بەدەر لە هۆکارە دەرەجەکان و ناوخۆیەکان ینی هێشتا ئێمە لەگەڵ سلوکی سیاسیە ئەوەنە ئاوێتە نەبووین کە بتوانین هەنگاوەکانمان چۆن تەکنیکێک کاتە ئەساسە پتەوەکە دانا ڕێژراوە بەتاکید ئەساسە پتەوەکە دانا ڕێژراوە بۆ باسی وڵاتانی زۆر پێشکەوتو ناکەین ینی هەندێک وڵاتانی ناوچەی ساگەر نمونەی عەرەب بێنینەوە بۆ نمونە عەرەب داوای یەک وڵاتی ئەکرد بەڵام دوای نموزەجی ئیماراتمان هەیە کە بینن کۆمەڵێک مەشایخ نەخێت دەوڵەتێکی یەکپارچیان نەویست کۆمەڵێک ئیماراتی متحیدیان دروست کرد وایە یعنی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لەوێ ڕنگدانەوەی هەبوو لەسەر و کۆمەڵگە بەڵام دراوسەیەکی تری هەیە نظامێکی مەلەکی هەڵەبژێری ئاساییە نظامێکی مەلەکی دینی ینی تایبەتمەندی ناوچەکان ئەبینی کۆی ئەم وڵاتە خوێندنەوەی تایبەتی بۆ ئەەکەن بۆ خۆیان بەڵام ئەمەسا شتێکی ترەیە پێدوانیە شتێکە بێ کە بان گرفتەکانی پێڵێن لەسەر و کێشەکانەوە بوون مەوزوعی ڕیفراندۆم ئایا ڕیفراندۆم نایەت وەکو چۆن ئێمە ئەزمونمان هەیە لە عێراق لە ڕابردووە کراوە لە ئەو کاتی خۆی کە لە ساڵی 1920 هاتنی فەیساڵ ڕیفراندۆم کراوە گشت پرسی خەڵکی سلێمانی بەشداریان نەکرد و کەرکووکیش نەخێری کرد و ئەندازێ یعنی لێرەشین نەبوو یعنی بەشداریشی ئەوتۆ نەبوو بە شێوەی لە شێوەکان هەرچەند ناوچەکانی تر بەشداریان کرد و ئەوە بوو بە ڕایزاڵ ئایا ئەم ڕیفراندۆمە پێدوانیە بەشێ لە گرفتەکان حەلکە ئەگەر زۆرینەیەکی بەڵێ دروست بوو بۆ خۆی لە ناو سیستەمی هەڵبژارن و دنیای دیموکراسیشا کە ئەمە براوە بوو بۆ خۆی گرفتەکان هێواشێواش کەمەکاتەوە ڕاستە بەس خۆی ئەبێ بزانین ئەو ڕیفراندۆمێک کە جەنابەت باسەیەگەی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عراقیە چۆن کراوە بۆچی کرا ئەوە دەرهاویشتەی کۆنگرەی قاهرە بوو
کاتیایە جارێکی تر بەریتانیا ویستی بە فۆرمێکی تازەوە ئیدارەی ناوچەکە بداکە ئەویش با بڵێن باسی شۆڕشی بیست ناکەین لە عێراقەکە گرژیەکی با ئێمەش ناوی بنین دەرهاویشتەی دیالۆگی نێوان حیزبە سیاسیەکان بەتاکید دەجا ئەو کات ئەو نقطە جەوهریە کە بەریتانیا گەیشتە ینی کۆک بوون لەسەری و یەکێک لە بڕیارەکانی و کۆنگرێ بوو کە مەلیک فەیسەڵ یەکێک لە کوڕەکانی با بڵێن میری حیجاز بکرێتە مەلیک لە عێراق جا و ڕیفراندۆمی کە کرا و کاتە پێوترا بەیعە چونکە سەفغەی دینی زۆر تاغی بوو بەسەریە یعنی ڕاستی استفسار بوو بەڵام پێوترا بەیعەدان بە مەلیکی فەیسەڵ یەکێک لە نەوەکانی بەنو هاشم یعنی کە ئەو قودسیەتەی وەرگرت بوو بڕۆ لە سەرچاوەکانە سەیری کە ینی مەجموعەیەک ئەڵێن کۆمەڵێک بابەتێکی ینی کارتۆنی بووە بابەتێکەوە ننی چکەم تەوثیق نەکراوە مەسەڵەن خەڵکی عێراق زانراوە کێ هاوڵاتی کێ بەشدارە و زۆربەی سەرچاوە مێژویەکانش باز لەوەکەن کە تەنها کۆمەڵێک مەزبەتە بووە و کاتە پیوتراوە مەزبەتە وەرەقەیەک بۆ دراوەتە کەس سەرۆک عشیرەتێک خێڵێک لە شوێنێک توانە 15 ناو بنووسە لەسەرەوە ئەوە بەیعەتماندا بە مەلیک فەیسەڵ ینی ڕیفراندۆم نەبووە بە مەفهومە ئەکادیمیەکەی منطقەکە علمەکە یا بەو مەعایرە دەولیەکە ئیسا هەیە ینی کۆمەڵێک پێوەریتە بۆیە ئەوە وەکو تەجروبە وەرەگری من تەجروبەیەکی تریشی بۆ پرسیارێکی کەت لێ بکەم ببوورە بێبەر لەوەی تەجروبەکە باسکەی ئایا بۆ خۆی لە ناو میلەتێکی وەکو کووردا کە لەوانەیە لە منداڵێکی بچووکەوە لی پرسی کە ئاڵایەک ماچەکات و خۆن بە دەوڵەتەوە بینێت تاوەکو سەرۆکی وڵاتەکە حەزەکە لەسەر دەستی ئەو دەوڵەتێ دروست کرێ کە ئەم ئیجماع هەبێ یعنی ضرورەتی ڕیفراندۆم هەیە پێویستە ینی یاخود هێزە سیاسەکان هەموو لە پەیڕەو پرۆگرامەکانیان سەیری بکە هەموو باسی گەیشتن بە دەوڵەت و دروستکردنی دەوڵەت و لە بەتەنیشتی ئاڵاکانی سەر بارەگای هێزە حیزبەکانیان و ئاڵایەکی کوردستانیان هەڵکردو و یعنی هەمویان پاشگیری کوردستان بە ناوەکانیانەوە یعنی بۆ خۆی لێرە ڕیفراندۆم ضرورە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا لە ناوبڕەکە پرسیاریەوەم کرد تا چەند ڕیفراندۆم ضرورە لە واقعی هەرێمی کوردستانە کە هەمومان کوردستین و خەون بە دروستکردنی دەوڵەت و جیابوونەوە و سەربەخۆیەوە بینین بەتاکید من لە پرسیارەکەتە ئەوە وەرئەگرم کاڵی ئاڵاوەکو وڵاتانی تر جارێمە تهدیدەکەین ئاڵا بەڵە پیرۆزە چونکە ناسناوی ناسنامەیە هەم میلەتە نەتەوەیە هەم بە شێوازە مؤسساتێکی هی دەوڵەتە یعنی ئەمە کەس وابزانم هیچمان لاریمان نییە لەسەری هەم لەلایەنی یاسایی هەم لەلایەنی نەتەوەی بەڵام ئەبێ پرسیارێکیش لە خۆمان بگەین ئاڵا چۆن پارێزگاری لەکەی یعنی زەوابەتی خۆی هەیە مەسەڵەن ئەو وڵاتانە کە تۆ بەپی مەعیارێک ینی یەکەم شت بەپی زەوابەتی یاساییە یاخود ڕۆحی و نەتەوەیە سەوابتە یاسایە کە دوای سەوابتە ڕۆحی نەتەوەیە کە دروستەکە ینی تۆ بکە باز لە سەربازێکی ئەمریکی ئەەکەی چۆن پارێزگاری لە ئاڵایەکە و لە ئەعلامیانە باسیەکە نەم ئاڵایە بۆ خۆشەویستە بۆ ناسنامی سەربازێکە کە خۆی خەباتەکە و چەندین کەسی تر چونکە ئەمە ئەم مؤسسە ئەم منزومە قانونیە مؤسساتی وای لێ ئەکاکە وەلای بۆ دروست بێ و التزاماتێک بەرامبەر ئەو ئاڵایە و ئەو وڵاتی دروست بێ بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان یعنی ئەوەی کە جێی نەنگیە ئێمە هێشتا بەرامبەر و ئاڵایە ئەیبینین لەناو کۆمەڵگەی کوردەواریە ئیجماعێک نییە لەسەری ڕاستە خۆشەویستی هەیە بەرامبەری بەڵام لێرە و لەوێ هەندێک گلەی ئەکرێ هەندێک گازنداگرە و کۆی لایەنە سیاسەکان کۆگنی لەسەری بەڵێ مامۆستا گۆران بەپێی ئەوەی کە ئێوە لەو بوارە ئیشتان کرۆ ئێمە ئەزمونمان هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە باسی ئەوە کرێبێت لە ڕووی نێودەوڵەتی شۆ پشتگیری هەبێەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە تەنانەت کاریگەری لەسەر وڵاتانی هەرێمی هەیە و کاریگەری لەسەر ناوخۆشی ئێمەش ئەزمونیشمان هەیە بە تایبەتی لە وڵاتێکی جلهێزی وەکو ئەمریکا تۆ پێشتر ویستی باسیەوە بکەیت وڵاتێکی وەکو ئەمریکا کە جلهێزی جیهانە بۆ خۆی کاریگەری لەسەر کوی گۆڕانکاریە سیاسیەکانی دنیا هەیە ئێمەش ئەزمونێکمانەیە ئەگەر ئێمە باسی شکستی شۆڕشی کورتکەین لە ساڵی 1975 لە ئازاری 75 کە دروستە بێ ئەمریکا بۆ خۆی کارکتەرێک و چۆنەڵی عامیلێکی بەهێزە لە شکست پێهێنانی ئەو شۆڕشە بەڵام ئایا دوای ئەم هەموو گۆڕانکاری وشتە ڕوئای ئەم وڵاتانە نەگۆڕاوە تا چەند ئەمانە کاریگەریانە بێ بە تایبەتی ئەو وڵاتی کە ئێمە مەبەسمانە پێی و ئەمریکاشە ڕویان گۆڕا بێتیش بەو شێوەیە نییە کە ئێمەی کورد زۆر جار لە ڕاگەیەنەکانەوە باسی ڕویای قوڵ نییە مەبەستە خێر بەو شێوەیە نەگۆڕاوە ئەوان چونکیۆکم ئەوان استراتیژێکی تایبەتی خۆیان هەیە کە لەم ناوچەیە کاری لەسەرەکەن ئەویش زیاتر خۆی لە بەرژەوەندی استراتیژی ئابووری سیاسیەکانی ئەمریکای ئەبینێتەوە دوای ئەوە
ئەو عیلاقەی کە لە مابینی ئەمریکا و کورد لەو قۆناغی بەڕێستان باستان کرد کە دروست بوو لە 72 خاصەتەن بۆ 74 هیچ نیەتێکی ئەمریکی نەبوو چارەسەری کێشەی کورد هەبوو لە عێراقا تەنانەت نیەتی بۆ دەستخستنی ئۆتۆنۆمیەک بۆ کورد نەبوو تەنها بەڵام کورد ئومێدەکانی پێ هەڵواسی بوو نەخێر تەنها بەکارهێنانی کورد بۆ وەکو کارتێکی فشار بۆ سەر حکوومەتی عێراقی و دەسەڵاتی با بڵین حزبی بەعز لەو کاتا کە دەسەڵاتێکی هەواداری سۆڤێت بوو و دژ بە شاهنشای ئێران بوو لەو کاتا کورد تەنها وەکو کارتێک بەکارهێنرا واتە دوژمنی ئەو پرەنسیپێڵە دوژمنەکەم دۆسمە ئەمە کۆی کردبوونەوە تەنها ئەوەی و تەنها بەکارهێنانی کورد بۆ لەو قۆناغاگینە هێنری کیسنجەر خۆی دواتر لە چاوپێکەوتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمسا بە جوانی دانی پیانێک ئێمە سیاسەتێکی نائەخلاقیمان دژ بە کورد بەکارهێنا لەو قۆناغا نەهێشتمان خۆیان بگەنە چارەسەر لەگەڵ عێراق باشە پرسیارەکەی منیژەوەی مامۆستا یعنی ئێستا لە دوای نزیکەی بە ئەوان نزیکەی بۆ نیو سەدە بڕواایە 35 ساڵ لە دوای ئەوە منیش باسی گۆڕانکاریەکەم ئەگەر کیسنجەر لەو قۆناغا لە چاوپێکەوتنەکە وەکو باسەکرێت لە توێژینەوەکانش سیاسەتی نائەخلاقی کردوێ کەواتە ئەمریکا ئێستا هاتۆتەوە سەر هێڵە ئەخلاقیەکە و پشگیریمانەکە سەر بەخۆی بکەین ناخێر لە سیاسەتا جارێ هیچ ئەخلاق نییە تەنانەت لە 2011 هێنری کیسنجەر جارێکی تر یەک لەو شتانی کە تەرکیزی کردوێتەوە بەڕاستی هی وەکو چ هێنری کیسنجەر چ خانەنشینە سیاسی خانەنشینەکانی ئەمریکا یەکێکن لەو مەرجعانی ئەمریکا کە ڕایان زۆر بە هەندوەرە گیرێت لە سیاسی خارجی ئەمریکا بە شێوەیەکی تایبەتی یەکێک بوو لەو کەسایەتیانی کە زۆر بە توندی جەختی لەسەر ئەوە کردەوە ئەوەی ناوی نراوە ناوچە دابڕاوەکان بە هیچ شێوەیە تەسلیم بە کورد نەکرێتەوە بەڵکو تەسلیم بە جێشی عێراقی بکرێتەوە دوای ئەوە هەتا ئەم ماوەیەکی زۆر کەم لەمە و پێش لەو وەزع ئینتیقالیی دەساودەستکردنی دەسەڵات لە نێوان ئۆباما بۆ ترەمپ کۆمەڵێ بنەما هەیە لە سیاسەتی خارجی ئەمریکایە هەر یەک لە دیموکراتەکان و کۆمارەکان بە فەرمی واژۆیان لەسەر کرد یەک لەو بنەمایانە چییە پارێزگاریکردنە لە سەروەری و یەکێتی خاکی عێراق بە هیچ شێوەی باسی کوردی تیانە کردووە بە ئەوەی کە باسی کوردی تیا ئەکرێ ئەوەیە کە کێشەیەکی نێوخۆی عێراقا و دەبێت لەسەر ئاسی نێوخۆی عێراق خۆیان چارەسەری بکەن واتە لێرە تۆ نابێت چاوەڕێی بەزەیی چاوەڕێی ئەخلاق چاوەڕێی مووقفی ئەمریکی بیت دوای ئەوە ئەمریکا مامەڵە لەگەڵ خەونێکی ئێمەیە یاخود لەگەڵ قسە و ئیعلامی ئێمە ناکات ئەمریکا مامەڵە لەگەڵ واقعە ئەکات ئەو واقعەیە هەتە پێشۆ دوای ئەو مامەڵەی لەگەڵەکات و من پێم وایە تۆ دوای ئەو هەنگاوانەی کە ئەینیت کە من پێم وایە ڕیفراندۆم ئاخر هەنگاوە تۆ بینەی پێش ڕیفراندۆم زۆر هەنگاوی تر هەیە لە چارەسەرکردنی قەیرانی سیاسی قەیرانی دارایی ئیداری هەموو ئەمانە تۆ ئەبێت چارەسەرکەی با بڵین لە ڕووی دام و دەستگاییەوە ئامادەکاریەکی گەورەت هەبێت اینجا تۆ بگەیتە ڕیفراندۆم تەنانەت من پێم وایە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەبێت جەباوەر ئامادەکەی بۆ ئەو ڕیفراندۆمە بە سایکۆلۆژیایەکی بەهێزەوە بچێتە سەر سندوق پێ دوایە ئێستا ئەو حاڵەتە سایکۆلۆژی ئامادەگی نیە ئامادە نییە و ئەوانەی پێشووتریش باسمانکردن لە چارەسەری قەیرانی سیاسی ئابووری ئیداری هیچی ئامادە نییە بازدان بەسەر هەموو ئەو قەیرانانە خۆی لە خۆیان نازانم ینی ئەگەی بەچی ئەو لێدوانە نوێی ئەو لە کتێبێکە مایکل ڕۆبن توێژەری ئەمریکا قسە لەسەرەوە کاڵێ ئەگەر ئەڵێ کوردەکان ئەگەر چاوەڕێ ئەوەکەن ئەمریکا گڵۆپی سەوزیان بۆ هەڵکاوانیە گڵۆپ بۆ سەربەخۆی گڵۆپی زەردیان بۆ لەکەواتە ئاگادار بن تۆکو توێژەرێک یعنی چییە خوێنیتەوە لەم پرەنسیپە لەم دەستەواژەیە کە توێژەرێکی ئەمریکی ئەم قسەکار یعنی قسەیەکی نوێ و کۆنیش نییە زۆر باڵێ وەڵام مایکل ڕۆبن خۆی پێش هەموو شتێک ئەگەر سێری لێدوان و نووسینەکانی بکەی زۆربەی کات بە ئەرێنی قسە لەگەڵ لەسەر کورد و دەسەڵاتی کوردی ئەکات بەڵام ئەگەر گڵۆپی زەردیش هەڵنەکە ئەمریکا بۆمان گڵۆپی سەوزمان هیچ کات بۆ هەڵناکە و یەکێکی تر لەو شتانی کە لەوە ئەخوێنرێتەوە ئەوەیە کە لە ئەجێندای ئەمریکا دروستبوونی دەوڵەتی کوردی نییە بەڵام هەڵوێستی زۆرڕوونی ئەمریکیش ئێستا تۆ ناتوانانی هەر لە ئێستا بڕیاری لەسەربەی بەڵام بەڵکو هەر کاتێک کە تۆ ئەو دەوڵەتە ڕائگەیەنی ئەو کات هەڵوێستی ڕوونی ئەمریکی جوانتر دەرەکەوێت یعنی ئەمریکا بەپی ئەو قسەی جەنابەت بێت و ئەوشی لە ئەزمونونەکانە هەیە نایەتە ناو معادلەکەەوە تاوکو حاڵەتی دروستبوونی ئەگە بڵێن ڕووداوە کە حاڵەتە کە هاتوۆتە پێشەوە معادلەکە بەڕاستی قورسە چ لەسەر ئاستی نێوخۆی عێراق بۆ نمونە ئێمە کێشەی گەورەی ناوچە دابڕاوەکانمان هەیە کە لە 142 خاکی کوردستانە ئەمڕۆ ئەمریکا لە پشتی تۆ نەبوو بۆی ئەو خاکانە بێتەوە سەر هەرێمی کوردستان دەوڵەتیش ڕاگەیەنی بەبێ ئەو ناوچانە ئەمە خۆی لە خۆیە دەستپێوەنانی ئەو ناوچانەیە بۆ وڵاتێکی عەرەبی عێراقی
لە دوای ئەوە ئەمریکا ڕازی نەبووە ئەو ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەلەوا پشگیری نەکردووی جا لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیا ئەوە کارێکی قورسترە بەڕاستی. بەڵێ مامۆستا ئێستا بوونمە گرفتی ئاڵا شتێکەڵ بەم پرۆسەیە بووە هەڵکردنی ئاڵا لە شاری کەرکوو تەنانە وڵاتێکی وەکو تورکیا و تەنانە ئێرانی هاتنە سەرخەت. ینی ئێران بە مەترسی زانی کە ئیشێکی باش نەکراوە ئەردۆگان و تەنانە بنعەلی و ئەوانە هەبە جۆرە جۆگان هەڕەشەیان کرد. بەڵام ئەوەشی کە باسەکرێت و کاربەدەستان و دەستڕۆیشتوانەی قەراریان لەیاو ناو کەرکووکە قسەی لەسەرگانەمە حاڵەتێکی یاسایی و بەپێی دەستور ئاسایی هەڵکردنی ئاڵا ئێوەکو یاساناسێکی بواری سیاسی و سیستمە سیاسیەکان یعنی هاوسەنگی نێوان ئەمانە چۆنە بینن ئایا ڕاستە ئەگەر ڕاستە یاسایی و سیاسیە وەکۆڵە پشگیریەکە بۆ نەبێ و هەروەها ئەو هەڕەشانە بە چ مەترسیەکە بین بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان و دۆخی ناوچەکە. خۆی ئێمە لێرە شتێک زۆر گرنگە کۆی پرۆسەکە پێکەوە ببینین. جایسا جەنابەت باسی ئاڵات کرد ئاڵا ئەم بابەتی ئاڵایسا بەشێکە لە کۆی پرۆسەکە تێکەڵ کراوە ئەو بابەتەی کە باسەکرێ و استراتیژیای ئەمریکا لە دوای باڵێن 2023 لەم ناوچەیە گرتوێتی بر کە بەپێی تیۆری فەوضای خەلاقی شەکە بە سانایی بۆی لێ تێ بگەین ئەوەیە کە ئەم ناوچەیە مختبەرێکە بۆ ئەو تاقیکردنەوەی کە استراتیژیای ئەمریکا ینی جێبەجێیەکە لەم ناوچێ اینجا بە شتێکمان لەبیر نەچێت من نمونەیەکە هێنمە بۆ ئەوە سەرەتای پرۆسی عێراق لە دوای 2023 کە کەوت مەسئلەی فدرالیەت کە هاتە ناو نێوەندە سیاسەکانی عێراق ینی خەتەرناک بوو تاپۆ بوو قسەکردن لە فدرالیەت ینی ڕوبەڕووبوونەوەی سەربازی لێکەوتوە بەڵام هێدی بینیمان ئەو گەمە سیاسی ئەمریکا و هەوپەیمانان هێنایەنە عێراق ئەم بابەتەی ئاسایی کردەوە. بەس چی چەند سەردەما چەند ساڵێکمان ویستا گەیشتینەوە قۆناغی کە ئێستا ئاساییە لە بەشێک لە عەرەبە سوننەکان باسی فدرالیەتەکەن و بانگەشەشی بۆکەن داوایەکەن ئەنجامە بەسم لەسەر ئاڵاکە ڕاستە ئێستا بەشێکە لەو پرۆسەیە ئەوی ژێتە ناو پرۆسەیەکی ترەوە کە احتیمالە دەرەنجامەکەی لە 2028 بیبینین ئەمە ینی یان لەوە لە 2022 دەرەنجامەکەی ببینین جامەوێت لێرەیە بڵم کە ئەم پرۆسەی گۆڕانکاریە لە عێراق بە تایبەتی کە باسیەکەین گرێدراوە پێکەوە واتە کۆمەڵە حەلاقاتن بە دوای یەکتراتێن ئەمە تەشبیهەکەم وەکو ڕووداوێکە ئەڕوات بەڕێوەتۆ لەسەر جادێک سیارەیەکە بینی ستۆپی نەماوە بەرە شوێنێکە ڕوایانی سوور ئەزانی خۆت ئەیکێشێ بە شوێنێکە ئەمە بۆ ڕوونکردنەوە ینی بەڵام نازانین بەرکوێکەوە بەر شۆسەکە بەرزەلامێکەکە بەر ئەوەی لە عێراق ڕوئەدا ئێستا خلبوونەوەیە تلبوونەوەیە چونکە کۆی لایەنە سیاسەکان ئەم جارە ئستفافاتی زۆر جیاوازیان هەیە و ئەم جارە توندی هەیە و ینی هیچ پێکەوە ژیانێک لە ناو پێکهاتەکانە ئەستەم بووە ینی ئێمە با زۆر باسی کورد نەکەین سەیری ناو وەسەتی شیعی بکە ینی هەمویان لە یەکتر ئەدەن وەسەتی سنی سەیریکە ینی باشەمە کاریگەری هەیە بۆ دۆخی ئێمە لە کوردستانە بەتاکی دێمە ئێستا لەلایەنی دەستوری و یاساییەوە بەشێکین لە عێراقێکی یەکگرت و یەک پارچە بەڵام ئەم عێراقی گرت و یەک پارچە ئێمە زمانی ئەکەین کە هەڵبژاردنێکی تیا ڕوو بدات لە کۆتایی ئەم ساڵە بەڵام ئەو زمانی ناکەکەم بەڵام ئەو یاسای سیاسی ئایا پشگیری ئێمە ئەکا بۆی ئێمە بین پەنابین بۆ ئەوەی کە ئێستا بڵێن ئێستا سەرانی سەرکردە سیاسی کوردەکان ئەڵێن ئێمە لە مێژووە دەرفەتمان زۆر بۆ هەڵکەوتو و لە دەستمانداوە ئەمانوێ ئەم دەرفەتە لە دەست نەدەین ئایا ئێستا ئەو لەحزە و چرکە ساتە مێژوویە کە ئەم دەرفەتە ئامادەجی هەیە و ئێمە دەستی پێوە بگرین نەهێڵین بڕوا و بڵێن وەرە لەگەڵ خۆت بمان بە ئەوە ئێستا لە دەستی سەرکردایەتی سیاسی کووردە بەگشتی باسیەکەی بە ئیجماع باسیەکەین باڵێ تۆ ناتوانیت مەسەلەن هەنگاوێک بنێی تەنها بۆ نمونە لە سلێمانی بەڵام بە دەربێت لە دووهۆک و هەولێر و هەڵەبجە ناتوانانی هەنگاوێک بنەی بە دەرلەمە یان ئەگەر مەبەسمانە وەکو هەرێمی کوردستان تەعامل لەگەڵم بابەتاکەین بەڵام ئەگەر مەبەسمان نییە وەکو کوردستان تەعامل لەگەڵ بکەینەوە ئەگەرێکی ترەکە سەرکردایەتی سیاسی کوورد دەیزانێت بەڵێ مامۆستا ینی لە نێوان واقعیەتی مێژوو و هەروەها پەرچەکردارە ئەمە ئێستا ئەم پرسەی باسەکرێت لە کامیانایە مامۆستا گۆران خۆی بەشێکی پەرچەکردارە لە بەرامبەر با بڵین ئەو هەڵوێستانەی کە چ عێراق چ باڵی وڵاتانی دیکەی ناوچەکە کە بەرامبەر بە کورد هەیان بووە بەڵام کار لەسەر پەرچەکردار ناکرێت ئێمە ئەبێ بین لەسەر بنەمایەکی واقعی زانستی کاروباری خۆمان ڕێخین وڵاتێکی دام و دەستگایی تۆ پێش هەموو شتێک وەرە لە ڕووی لەسەر ئاستی موسسات لەسەر سربەخۆیی دادگاکان دەستورێکی بەهێز ئەمانە هەر هەمووی ڕێخە تەوزیفیکە لەسەر بنەمای ئەوانە دەوڵەتدا بمەزرێنە یعنی دەوڵەت
ینی بەڕاستی دەوڵەت چییە؟ ینی ئامانج لە دامەزراندنی دەوڵەت چییە؟ ینی تۆ بەس ئەوەی بڵی من دەوڵەتم هەیە، نەخێر دەوڵەتە بێ ببێتە چەترێک چ دەسەڵاتدار چ زۆر با بڵین هەموو خەڵکی بە هەموو جیاوازێ بە جیاوازی پێکهاتەی ڕەگەزی ئیتنی ئاینی مەزهبی هەتا پارتە سیاسەکان هەمووی لەژێر سایە ئەو چەترایە بحەسێنەوە. یعنی تۆ ئەگەر بڵێ من هەر دەوڵەتم هەبێت تەنها وەکو قاوەخەکەی دەوڵەتم هەبێت بەڕاستی ئەمە هەدەف نییە. یعنی ئەمە تۆ چی تیابینی؟ ئایا ئەمە پەلەپەل و هەڵپەی تیابینیا چی؟ ئێستا بۆ نمونە ئێمە لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا هاوپەیمانی هەیە، خۆت ڕێکەوتنی ئابووری استراتیژە تا 50 ساڵی تر بۆ سەرۆت و سامان و نەوتی ژێر خاشی ئەم وڵاتەی بینێ و هەروەها لەگەڵ وڵاتانی تریشا پەیوەندی هاوسنووری و ڕێکەوتن و ئیتفاقیمان هەیە و ئاڵوگۆڕی بازرگانی هەیە. یعنی ئەمانە کۆمەڵە پەیوەندین. ئایا لە کاتێک کە ئەم پەیوەندیانە هەیە ئەم وڵاتانە یەنە سەرخەت تەنها لەبەر هەڵکردنی ئاڵایەک هەڕەشەی مەترسیدار ئەکەن؟ ئەبێ بۆ سربەخۆی چاڵوێستێکیان بێ هەز ناکەی جۆرێ لە نالۆژیکێت لێرەدا هەیە؟ جا طبعا خۆ ئەوان نە لە ڕابردوو نە لە ئێستا نە لە داهاتوە ئەوان لەگەڵ دەوڵەتی کوردی نەبوون و نایش بن بەڵام گرنگ ئەوەیە تۆ لەسەر ئاستی ئەو پەیوەندی کە ئێوە پسپۆریتە نەبواری پەیوەندی نێو دەوڵەت ئەو پەیوەندی کە ئێستا لە نێوان هەرێم و ئەو وڵاتانە هەیە کە وڵاتە دراوسەکانن، ئایا بۆ خۆی ئەمە حاڵەتیشی نۆرماڵ نییە؟ حاڵەتێکی نۆرمەڵە. ئەمڕۆ ئێمە ئەزانین کوردستان لەسەر خەریتەی تاقی عالەمیە. ئەمڕۆ ئێمە ئەزانین هەرێمی کوردستان بازاڕێکی گەورەی زیاد لە 3 ملیار دۆلاریە بۆ هەریەک لە ئێران و تورکیا. بەڵام کۆمەڵێک شت هەیە کە تۆ دەوڵەت ڕائەگەیەنیت ئەو مەترسی لە چی هەیە؟ مەترسی لەوە هەیە کاریگەری بۆ سەر کوردەکانی پێکهاتەی کوردی نێوخۆی ئەو وڵاتە دروست کات و لێوە ئەوانیش داوای دەوڵەتی. ئێوە هەمیشە توێژینەوەکانی مێژوتان گلەیی لە کورد لە ڕابردووە لەوەکەن دەرفەتی لەدەستداوە. ئەگەر ئەو پرەنسیبە بخەمە نێوان دووکەوانەوە دەرفەت چییە لە مێژووە؟ ئایا ئەم ساتە وەختە و دەرفەتەیە ڕۆکو لە مامۆستاشم پرسی؟ نا بەفعلی دەرفەتە، بەڵام دەرفەتەکە چۆنیە؟ ئەم دەرفەتە تۆ کۆمەڵێک هەنگاوی تر هەیە ئەبێ ئەو هەنگاوانە هەر هەمووی بنێی و کۆمەڵێک کێشەی گەورەترت هەیە ئەبێ ئەو کێشانە چارەسەرکەی اینجا بڕۆی بەرەو ڕیفراندۆم ئاخر شتە. ڕیفراندۆم ئەبێ لە دوای چارەسەری پێشتریش باسمان کرد چارەسەری قەیرانی سیاسی ئابووری ئیداری هەرێمی کوردستانەوە بێت. ئەبێ ڕیفراندۆم با بڵین لە دوای ئامادەکاری گەورەی خەڵکی لە ڕووی سایکۆلۆژیەوە بێت بۆ ئەو ڕیفراندۆمە. یعنی تۆ لێرە ناتوانیت لەسەر ئەساسی ئەم هەموو قەیرانە دەوڵەتێکی بەهێز دروستکەی بیشتیتە قۆناغی دروستبوونی دەوڵەتەوە بەم هەموو قەیرانەوە ئەو کاتە کێشەکانت زیاترە بێ. بەڕاستی ئێمە ئەبێ ئەوە بزانین چ ئەرک چ مەصرفی قۆناغی دەوڵەتداری زۆر قورسترە لەم قۆناغی کە ئێستا لە قۆناغی فیدراڵیین. لەگەڵ ئەوە من پێم وایە ئەمە ڕەئی خۆمە ئێستا ئەگەر ئێمە هەنگاو بنین هەنگاوێکی بەهێز بنین بەرەو قۆناغی کۆنفیدراڵی من پێم وایە لەوانەیە لە سەربەخۆیەکە گونجاوتر بێ و دوایی لەو کۆنفیدراڵیەوە لەسەر ئەساسی کۆنفیدراڵیەکە ئەتوانین سەربەخۆی ئاسانتر ڕابگەێنین وەک لەسەروی ئەساسی فیدراڵی. ئەم قسانەی تۆیکەی بۆ گلیانەی کەوتم لە مێژوویەکەین و هەروەها لە کوردەکەن بۆ ڕابردووش هەر ڕاستە یا خۆت قۆناغەکانی ڕابردوو ئێستا دوو قۆناغی جیاواز و بەراورد ناکرێت؟ وڵی دوو قۆناغی جیاوازن بەڵام زۆر شتیش هەیە دووبارە ئەبێتەوە. بەدەمونە لە هەڵوێستی هەرێمی نێودەوڵەتیە زۆر بنەما هەیە لە هەڵوێستی هەرێمی نێودەوڵەتیە بە ئاڕاستی دروستبوونی دەوڵەتی کوردی هێشتا نەگۆڕاوە بەو شێوەیە کە ئێمە مەبەستمانە. بەڵێ مامۆستا لە ڕووی دیسانەوە ڕۆمەوە سەر ئەوە لە ڕووی دەستوری و دەستوری کە لە ساڵی 2005 لە عێراقا ئاوینی لەسەرکرا ئایا تا چەند یعنی ئەم دەستورە دەرفەتیەوە بۆ ئێمە ڕەخسێنە کە بتوانین ئەمە بکەین بە کەرەستیکی یاسایی بەدەست خۆمانەوە و هەروەها لەژێر ڕووناکایی ئەو پاشخان و ئەو ئەزمونە کەڵەکە بۆی مێژوو بین ئەم ڕەهەندە یاسایە تێکەڵ بکەین و داوای ئەوە بکەین بۆ خۆمان سەربەخۆ بین. خۆی لە خۆیان دەستورەکەش کێشەیەکی تری ڕوبەڕوو کردینەتەوە هەر ئەوەشەی ئێستا ئەم سەردانە مەکوکیانە دروستەکە لە بینی هەرێم و بەختە. ینی بە تەنها کێشەی ئاڵانیە ئەو ئالیەتەی کە پێویستە لەمە دووە هەردوو لا بیگرنە بەر ئەنجاسەوە ئەن پێکەوە ماینەوەکو فدرالی یاخود اختراحی کۆنفدرالی کراوەکو کاکتۆر و هەندێک سەرکردایەتی سیاسی عراقی ژەبێ بیرمان نەچێ ینی میلیان بەلای کۆنفدرالیەتە هەیە ساوەکو دوو دراوسەی پێکەوە بژین بەدەر لە وڵاتانی ناوچەکەنجا تورکیا و ئێران. ئەمە هەمووی ینی ڕنگدانەوەی هەبووە لە دەستورەکە ئەم دەستوری 2005 بە هیچ شێوەیەک نە لە دوور لە نزیک ینی باسی ئەمەی نەکردووە وەکو دەق
ئەمان وەکو بنەماوەکو پرەنسیپتیایەتی کاڵێم دەستورە پێکەوە ژیانی عراقیەکان پێکەوە گرێدەیانی پێکەوە ژیانمان بنەمای مانەوەی ئەم دەستورێ وە سەرکردایەتی سیاسی کوردیش زۆر جار تاکی دەکەنەوە سەر و بنەما دەستوری کە لە دەستورە هاتووە ینی ئەمە پێمانەڵێ ئەگەر ئەم دەستورە جێبەجێکرێ ئەمە پێکەوەی نەگەت جێبەجێ نەکرا کەواتەیەکێک لە ڕوکنەکانی لە دەستداوام دەستورە نابێتە دەسووری ئەمە خاڵیە خاڵی دوو دەجار زاراوی ڕفراندۆم استفسار لە دەستورە هاتووە دەسووریە میشەی ساڵی 2005 و ئەم استفتایانەکە باز کراوە هەندێکی پەیوەندی بە زمانەوە هەیە جارێک هاتووە بەکارێنانی زمان ئەتوانی هەر گروپێکی ئیثنی ڕفراندۆمێ بکات بۆ بەکارێنانێکی زمانی وەکو زمانی فەرمی هەندێکی پەیوەستە بە دروستکردنی هەرێمەکانەوە ئەوەی کە بەلامانەوە گرنگە کورد من خۆم زۆر ینی متابعەمان کردو ئێستا زۆر لە دوای ئەم ڕووداوی ئاڵایە باز لە مادەی سەوچیلەکەین و بیلفعل ئێستا ئێمە با بڵێن کێشمەکە لە مادەی سەوچیلایە بەڵامە ببیرمان نەچە مادەیەکی تر هەیە لە دوای ئەوە کە کوی کێشەکانی کۆ کردەوە مادەی سەوچیل و دووە کە لە هیچ ڕاگەیاندەکانە باز ناکرێەوە کەسی ئاماژەی پێنادا ئاساسی دروستبوونی دەستوری عراقی لە دوای ڕەزامەندبوونی کوتلەی سونیە بە مادەی سەوچیل و دوو چونکە ئەو کاتێککە پرۆژە دەسوورەکە بڵاو کرایەوە زۆربەی هاوڵاتیانیش ئەزانن و پێشەوەترێ دەسووری باعەکە چونکە ئەو کات لەگەڵ باعیا تەوزیعکرا 138 مادە بوو ئەو مادانی ئەخیری سونەکان و بە تایبەت لە حیزبی ئیسلامی عراقی و بەسەرکردایەتی تاریق هاشمی پێداگر بوون لەسەر ئەوەی کابێ ئەم دەستورە کاتیە لە ماوەی 4 مانگا پرۆژەی هەموارکردنەکەی پێشکەش پەرلەمان بکرێ و ئەوە بوو هەر نەکراوەکو مادە سەوچلەکە ئەنجاکەواتەمە پێمانەڵێم دەستورە لەبەرتەم تهدیدێکی گەورەیە ئێستا زۆر بە واقعی بینی لایەنی کوردی ئەڵێن دەستور جێبەجێ ناکرێ گلەیمان لی هەیە لایەنی شیعە بینین زۆربەی کاسەرکردەکانڵن دەستور پێشێ لەگرێت لایەن کوردەوە لایەنی سونە گلەی لە هەردوو لامانەیەڵە دەستور پێشێ لەگرێت کەواتەم دەستورە نەیتوانیوە ڕەکیزە ئەساسیەکان دابمەزرێنە خاڵێکی تر هەیە مێتێکی کەمەوە لەسەریسا کۆی لایەنەکان لەسەر ئەوەن چۆن ئالیەتێ بدۆزنەوە ئێمە دوو باڵێن هەی ئەمان هەیە مفۆزی مستەقیل انتخاباتی بەغدا کە بەپی یاسایەکی تایبەت لە 2007 یاسای ژمارە 11 و لە عێراقیش مفۆزیەکی خۆمان هەیە کە هێشتا دەستی نەکردووە بەکارەکان یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە لێرە یان یەشێک لە تێبینەکانەوەی لەسەر و یاسایە دەرکراو ناڵە هەرێمی کوردستان ناڵە کوردستانی عێراق جایما بە پێناسە بکەین کام کوردستانی عێراق کوێیە هەرێمی کوردستانم پارێزگار فەرمیانەیە یاخود کەرکووک لە زمنی عێراق حسابی بۆکەین جایە مەسەقسەکەی گاکتۆر ناوچە کێشە لەسەرەکان چۆن مامەڵەی لەگەڵەکەین ئەم پرسی ڕفراندۆمە پرسیارەکە چی ئەبێ چ ناوچەیەگە گرێتەوە چۆن ئەبێ وەکو باسمان کرد ئایا ڕفراندۆمێکی سیاسی ئەوکو تایپێک لە تایپەکانی ڕفراندۆم یاخود تەنها استشاری ئەوکو باسێکین کاری پێکرێیانە مؤجلە بۆکەی هەمووی پرسیارە مامۆستا هەموو ئەم پرسیارانی توێکیەوە باسانەیەکی پێ دوایە ڕیشی ئەمانە هەموو لەناو قوڵایی مێژوایە ئەمانە بۆ ئێمە بە ئێستا گەشت و ئەم بەم هەموو گرفتەوە ئێمە ئەمانەوێ پرسێک تا و توێ بکەین و بخینە سەر مێز و جێبەجێ بکرێت زۆتی ئیشکالی لەسەر حاڵەتێکی تر هەیە بیرمان نەچێ یان ئێمە بە حەقیقەت ئێمە لە دنیای سیاتە سەتا سەیریەکەین ئێمە خاوەن هێز و خاوەن دەسەڵاتی گەورەنین وەکو وڵاتانی زلهێز تا بتوانین کۆی پرۆسە سیاسەکان ئێمە یەکلای بکەینەوە ئێمە ئێستا مەرهوونین بە هەژمونێکی ناوچەیی نێودەوڵەتی و ئەم هەژمونە کاریگەری هەیە لەسەرمان ڕەوتی سیاستکردنمان بەرەو شوێ ڕوە و ئەمانوێت لە ئایندە بەڵێ ماوەسا من ماوەی بەرنامەکەم تەوا بێت دو پرسیار لە بەڕێستەکەم یەک خاڵێکی زۆر گرنگ کە باسمان نەکردووە ئەوەیە ئەویش کە ئەگەر ئەم ڕیفراندۆمە بڕیار و بکرێ ئەبێت لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرچێت بەڵام ئێسێمە پەرلەمانێکی لە کارکەوتومان هەیە ئەو واز لەوە بێنە بۆ منە ئەوە مۆزوعی عێراق و دەستور و پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەوانە ئەوەی هەرێمی کوردستان پێ دوانێ بۆ خۆی ئەمیش بەشێکی هەڵواسراوە لەناو ئەو هەموو گرفتەی لەناو مێژووە ئێمە وەکو ناکۆکی ناوخۆی و ناکۆکی سیاسی هەبووە کە هۆکارێکی دروست نەبوونی دەوڵەتەکەمان بۆ ئێستا پەرلەمانیش بۆتە کەرەستە و میکانیزمێکی ناو ئەو گرفتانە ئێمە سەر بابەتەکەی خۆم کە باز لە یاسایەکەیەکەین پەرلەمان ڕاستە سوڵتەی تەشریع بەس ئایا پەرلەمان سوڵتەی تەشریعی ئەواتە لە ضمنی اختصاصات یان ناوچەکانی دەرەوەی 140 هەیە ئەمە پرسیارەکە ینی تۆ پەرلەمان هەبێت یان نەبێت ئایا کێشە یاسایەکە چارەسەرە بێ یعنی ئێمە ئێستا مفۆزەی انتخاباتی هەرێم خۆی تەخسیسی کردووە قانونەکە بە شؤونی هەرێم ئێمە باشە هەرێم چوار پارێزگای با بڵین فەرەزەن ئێستا ئەی ناوچەکانی دەرەوە کەرکووک ئێستا دەسووریان خاضع نییە بۆ هەرێم تۆ چۆن مامەڵی لەگەڵەکەی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات خۆ پەرلەمان ڕێگایەکە بۆ ئەوەی مناقەشەی ئەو بابەتانە بگرێت و بگەنە
دەرەنجامێکە جێگەی ڕێکەوتنی هەموو لە ڕێگەگەوە بیریشمان نەچێسە ئەنجومەنی پارێزگای کەرکوو خۆ یەکێ لە ئێشکالێ یاسایەکانی کەتیاتی وەکو پارێزگاکانی تری عراقیش نییە حاڵەتێکی تایبەتە بە یاسای برێمەر بەڕێوەڕاتە ئێسانی ئەو هەڵبژاردن کە تیای کراوە خاضع نییە بۆ یاسای هەڵبژاردنەکانی عێراقیش یعنی ئیشکالێتێکی یاسای دەستوری گەورەت هەیە لە سەرانسەری عێراق و بە تایبەت لەم کێشانە بۆیە ئەستەمە ئاوە بتوانی بەمفاوزاتی یاسایی وەکو هەندێک حسابی سیاسی بانگەشەی بۆکەن و باسیەکەن ئێمە ناڵێن نییە بەڵێ ئەتوانین لایەنە سیاسەکانی یاسایەکانی لێک بینەوە بەڵام بە بیمتیاز کێشێکی سیاسیسا و هەر بۆیە بێ مفاوزاتی سیاسی لەسەر بکرێن بابەتە بەڵام مامۆستا گۆران هەموو ئەو شتە وردەکاری یاسایانی کە مامۆستا باسی کرد تۆکو توێژەرێکی بواری مێژوو کە لە ماوەی زیاد لە 100 ساڵی نزیکەی بە 100 ساڵی ڕابردووە دەوڵەتی عێراقی دروست بوو کورد گرفتیە بۆ لەگەڵ دەوڵەتە هێزە دەوڵەتە یەک لە دوایەکەیە دەسەڵاتدارە یەک لە دوایەکانی عێراقدا یعنی ئەمە لەکوێی قوڵایی ئەو مێژوایەوە بە ئێستا بە ئێمە گەشت و هەتا ئەم چرکە ساتەش ناوچەکانی خۆمان کە خاکی کووردە بە مادەیەکی دەستوری بە شوێنێکی جێناکۆک ناوەبرێ لە نێوان کورد و نەتەوەیەک ترا کە بە مێژوو بە جوگرافیا خاکی خۆمان وڵا پێش هەموو شتێکە و کێشانە هەر لە 1970 بەریتانیا هاتە عێراقەوە لەو قۆناغەوە دەستی پێکرد چونکی وەکوم پێشتر کە سێوی لە چوارچەوەی دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا هەبوو ویلایەتی مووسڵ بەغدا بەسرا کە دواتر ئارنۆڵد وڵسن هات کردی بە پێنج لە زمینی ئەم سێ ویلایەتە کردی بە 5 هەرێم هەرێمی پێنجەم هەرێمی کوردستان بوو بەڵام کێشەکە بۆیە ئەڵێن لێرەوە دەست پێ ئەکات سنووری باشووری ئەم هەرێمەی دیاری نەکرد وەک چۆن با بڵین سنووری نێوان هیندستان و پاکستانی دیاری کرد و پاکستان و ئەفغانستانی دیاری کرد بەڵام بە پێچەوانەوە سنووری باشووری هەرێمی کوردستانی دیاری نەکرد ئەلێەوە زیاتر ئەم کێشەیە سەری هەڵا دوای ئەوەی حکومەتی عێراقی لە هیچ کات و لە هیچ قۆناغێکە پابند نەبووە بە دابینکردنی مافە سیاسی و کەلتوریەکانی کورد وەک ئەوەی با بڵین زۆر جاریش کە باسی لێوەکراوە تەنانەت هەتا لە ڕێکەوتنی بەریتانیا تورکیا عێراقی ساڵی 1926 لە یەکلایکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵە زۆر بەند هەبوو کە لە ڕووی کللتوری و زمانەوانی و ئیداریەوە ئەبواە عێراق پێوی پابند بواە بەڵام سیرەکەی هەر لە 1926 پێوی پابند نەبوو ئێمە هیچ هیوایەکمان هەڵنەواسیوە بە عێراقا بەڵام ئێمە ئەبێ گەورەترین تەرکیز پێش هەنگاونان بەرەو ڕاگەیاندنی سەربەخۆی دەوڵەت گەورەترین تەرکیز و ئیشەڵا هەر ئەگەین بەو قۆناغا گەورەترین تەرکیزمان لەسەر ئەوەیە کە ئێمە ئەبێ سەرجەم کێشە نێوخۆیەکانی خۆمان چارەسەرکەین چونکە ئێمە لە معادلاتی سیاسی هەرێمی و نەودەوڵەتیە تۆ بە چاوی بەزەییەوە سیرت ناکرێ بەڵکو تۆ بە چەندێک هێزت هەیە بەپێی ئەو هێزە و بەپێی ئەو هێزە و بەپێی ئەو توانایی خۆت سیرت دەگرێت جا لەبەر ئەوە تۆ هەرچەندێ بە هێزبی لەسەر ئاستی نێوخۆیی ئەو کاتە مووقفێکی تر دەبێت لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی بەڵام ئەوەی عێراقەکەش پێ دوانیە خۆمان هەمیشە بازووی دەوڵەت و دەسەڵاتدارە عێراقیەکانمان بەهێز کردووە بۆ خۆمان هەتا کەوتونەتە سەر پێ بڕۆ لە حکوومەتی مەلەکیوە بیهێنا هەتاوەکو فەیسەڵی یەکەم دووەم سەردەمی مەلک غازی دواتر قاسم کە لە دوای 14 تەموزی 1950ەوە دێت و هەردوو عەبدوڕەحمان عارف عەبدوسەلام عارف بە سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکریشەوە پێ دوانیە خۆمان هەمیشە لە مێژووی عێراقا یعنی عامیلێکی بەهێزی ئەستورکردنی باسکی ئەم دەوڵەتانە بووین و دوجار بە زیانی خۆشمان شکاوەتەوە خۆ بە ناچاری ئێمە لە دوای کێشەی لێکلاکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵەوە ئێمە بووینە بەشێک لە عێراق لەو قۆناغش بەدواوە نەک لە پێش یەکلایکردنەوەی ئەو کێشەیش هەر لە 1920ەوە هەتا ئەم دەقەیە کە ئێمە قسەی تیاکەن ئێمە بەشدارین لە حکومەتێک لە دوایەکەکانی عێراقا ئێتر کەم تا زۆر ئێمە بەڵام وەرەقەیەکی نووسراومان نەبووە کە ئێمە بە دیکۆمنتێ بە وەرەقەیەک بە بەڵگەنامەیەک لە بەردەستا بێ بە شێوازێک هاوکاری ئەو حکوماتانە کرابێت لە عێراقا یاخود بەهێز کرابن کە دواتر کوردیش کۆمەڵێک داواکاری و خواستی خۆی هەیە وەکو نەتەوەیە ڕاستە بەڵام هەر کاتێک کە ئەبینین حکومەتی عێراقی بەهێز بوو بێتەوە هەموو ئەو مافانی پێشێل کردووە ئێستا بۆ نمونە لە 1969 بۆ 7 بەڕاستی ئەگەر بەندەکانی بەیانی 11 ئازارە خوێنیتەوە بەڕاستی بەندی چاک و بەهێزیشن و لە قۆناغەکانی دواترا نە لە 1983 بۆ 84 مفاوزاتی با بڵین کورد لەگەڵ حکومەتی عێراقی نە لە 1990ەکە ئێمە ئەو بەندە بەهێزانەمان بەدەست نەهێناوەتەوە بەڵام دوای بەهێزبوونەوەی حکومەتی عێراقی سیرەکەین ئەو جارێکی تر پێشێلی کردەوە بەڵێ مامۆستا من ماوەی بەرنامەکەم تەواو وەگەر پرسیارێکم نەکرد یا شتێکت ئیزافە مابێ بۆ کۆی تەوەرەکانی بەرنامەکە
ئاغنی و خولەکتێمە وڵات دەوڵەتی کوردی طبعاەوە هیوایە کە هی هەمومانە نەکخەون واقعێکیشە حەزەکەم ئیشەڵا هەر هەمووشمان ئەیبینین بەڵام هیوادارم لە ڕێگەی دەوڵەتی کوردیەوە ئێمە دەرگایەکی شارستانی گەورە بەسەر خۆمانە بکەینەوە. بەڵێ مامۆستا بۆ جەنابیشی ئیزافەیەکتە بووتم بە دادپەروەرم لە بێتان. وڵا ئەوەی کە زۆر نقطە جەوهریە بەلامەوە ئێمە هێشتا وشیاری سیاسیمان بەرامبەر کۆمەڵێک هەڵسوکەوتنی ئەنجا بە عێراق باسیەکەم بە تایبەتی ینی باسی بەیع و ئیستیفتامان کرد کە ئەمەە ئەزمونمان نییە لەگەڵی لە عێراقی نوێ بە تایبەتی ئەوەی کە گرنگە ینی ئێمە وەکو کوردای منەڵێ مەرج نییە خیتابمانە گرتو بێ ینی یەک دقی نووسراومان هەبێ مەرج ئەوەیە بزانین ئامانجا هاوبەشەکەمان چییە ینی ئەمانەوە بەرەوچۆ بڕۆین هەمومان پاشان لەوێ ململانە سیاسەکە بکەین ئێستا کورد ئێمە مشکلەیەکمانەیە لە هەردوو ململانێکاکن لەکاتە ناوخۆی و دەرەکیش ئەمە ئەستەمە ینی بەڕاستی براوە بیتیایی چونکە کۆی کێشەکان ئاوە بۆ شێوازە چارەسەر نەکەی ئومێدەوارم کۆی سەرکردایەتی سیاسی کوردی ئەمەی کە ئێستا لە پرۆسی سیاسیان ینی بە چاوێکی دووربینانەوە سەیری ئەم پرۆسەیە بکەن و تەکید لەسەرەوەکەم کە هەنگاوەکانیان هەمیشە ئەو هەنگاوانە هەڵبگرن کە پێکەوە ژیانی ئەم ناوچەی تێک نەدا حتا کارەساتێک بەسەر گەلەکە جارێکی تر نێتەوە. بەڵێ سوپاس بۆ مامۆستا دلاوەر عوسمان مامۆسای زانکۆ و توێژەر لە سیستەمە سیاسیەکان دکتۆر گۆران ئیبراهیم مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیوی بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژوو ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.